بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. ومێدەکەم ژیانتان پڕ لە فەڕ و بەرەکەت و خۆشی و ئاسوودەی بێ لە بەرنامەیەکی نوێی بەفەڕ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە. دادگەری وەک بنەمایەکی سەرەکی قورئان دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ. بێگومان دادگەری یەکێکە لە بنەما سەرەکیانەی کە قورئانی پیرۆز لە دەیان ئایەتدا باسی کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فرمودەکانیدا ڕوونکردنەوە و ڕاوەی بۆ ئەو ئایەتانە یا بۆ چەمکی دادگەری کردووە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت یەکێک لەو حەوت چین و پۆلەی کە لە ڕۆژی قیامەتدا لەژێر سێبەری عەرشی خوایدان یەکەمیان بریتە لە ئیمامی عادل واتە پێشەوایەکی دادپەروەری. واتە دادپەروەری یەکێکە لەو بنەما گرنگانەی کە ژیانی مرۆڤەکان خۆشەکە، ژیانی مرۆڤەکان بەرەو ئاسوودەیی و تەبایی و پێکەوە ژیان دەبات. تەنانەت زانایەکی گەورەی وەکو ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەو وتە بەناوبانگەکەی هەیە کە خوای گەورە دەوڵەتێکی کافر بەڵام دادپەروەر سەردەخات و بەردەوامی پێدەبەخشێت بۆ لە بەرامبەردا دەوڵەتێکی موسڵمانی زاڵم و ستەمکار بەرەو هەڵدێران و بەرەو داڕوخانە بە تەنها لەبەرەوەی کەواج لەبەرەوە ئامانجی سەرەکی هاتنی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ کە وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزیشدا ئاماژەی پێدەکا بۆ چەسپاندنی دادپەروەری نێوان مرۆڤەکان بووە. بۆیە زانایەکی وەکو عزی کوڕی عەبدولسەلام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ شەریعەت هەمووی لە پێناو بەرژەوەندی مرۆڤەکاندایە، چ بەلابردنی خراپە و ستەمەکانی بەردەمیان بێ، چ بەهێنانی ئەو فەرمانە خوایانە بن کە لە قورئانی پیرۆزدا هەن بۆ خۆشگوزەرانی مرۆڤەکان. بۆ قسەکردن لەسەر چەمکی دادگەری و فەلسەفە و حکمەتی دادگەری و دادپەروەری لە قورئانی پیرۆزدا و ئەو ئایەت و فەرمودانەی کە لە باسی دادپەروەریدا هاتوون و هۆکارەکانی لاوازی و نەچەسپانی دادپەروەری لە ژیانی تاک و خێزان و کۆمەڵگە موسڵمانەکاندا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاراز حەمەساڵح مامۆستای زانکۆم کردووە. دکتۆریان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر دادگەری جەنابەت پێناست بۆ دادگەری چییە و چۆن پێناسەی دادگەریمان بۆکەی؟ بەناوی خوای گەورە سوپاس بۆ ئێوە، سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز. وەکو جەنابەت پێشتر ئاماژەت پێکە دادگەری عەدل عەدالەتی کێکە لەو چەمکانەی کە پانتاییەکی زۆر فراوانی داگیر کردووە چ لە ئایەتەکانی قورئان و چ لە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەگەر ئیسلام هاتبێ، ئەگەر هەموو دینە سەماویەکان هاتبن بۆ تەحقیقی مەصالحی گشتی، بۆ بەرقەرارکردن و فراهەمکردنی بەرژەوەندی گشتی، ئەوە دادگەری یەکێکە لە چەمکە هەر لە پێشینەکانی هەموو دینە سەماویەکان بەتایبەتی ئاینی ئیسلام گرنگیەکی زۆری بە چەمکی دادگەری داوە. دادگەری هەموو بەشێ لێی مستەفیدە، بەڵام ڕەنگە دینداری کە من نوێژەکەم ڕۆژوو ئەگرم یان هەر عیبادەتێکترەکەم تەنها بۆ خۆم و بینی خۆم و خوایە، بەڵام کە دێتە ناو کۆمەڵەوە کە حکمڕان ئەبی کە فەرمان دەرئەکەی کە مامەڵاکەی لەگەڵ دەور و بەرەکەتە ئەو کە لە هەموو دقەیەکە و لە هەموو ساتێکە پێویستی بە چەمکی دادگەری هەیە، چ لەگەڵ خودی خۆدا، چ لەگەڵ خێزانەکەتە، چ دێت بۆ بازنێکی فراوانتر و فەزایەکی فراوانتر کە کۆمەڵگەیە و دوایش ئەچێ بۆ دەسەڵات و سوڵتە. بتعبير إسلامية دقيقة خوما وكل إعطاء كل ذي حق حقه همو خاون حقي حقيقي خوي بترازيوكي دقيق بديتي شل سر آسي خيزان بيت شل سر تنانا لقل خودي خوشتا شل لقل معلوم نالكي خوتا شل لقل كشوكركاني خوتا كهميان شون أو بلام أو ترازوكي دياريكا أو إما للروانجا إسلام هو آياتكاني قرآن وحديثكاني بيغمبر صلى الله عليه وسلم دياريكات كحقي برامبرا كمان شنا حقي دور بركمان شنا حقيق شكر ما كركان ما خزانة كان من هاوسركان من شنا أما ديارية كاد وكو جنابي شت بيشهر أماجد بيكد يك للنواميس كوني بي إما بتعبير الإسلامي كما كان السنن الكونية يك للسنة كاني كون أويك خوي جورا دايناوا نواميس كون بردوام أبي أجر عدالة جبجة كرا أجر عدالة جبجة نكرا بيشواني نواميس كونية وخوي جورا تغيير أكاد للروشي كونية للروشي جردونية تنانت كخوي جورا فرمي وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون خوي جورا هيت شارو دهات ولاتيق لناو نابا أجر خلقكي مصلح به أجر خلقكي مصلح به لرا يعني أجر خلقكي عادل بيت
ئەگەر خەکەکەی عادل بێ و ئەهلها عادلون ئەینا ناکرێت کەسێک هین بێت و مصلحیش بێ کەسێک مؤمن بێت و زاڵم بێت و مصلحی بێ بە مصلحدا نانرێ مصلح ئەهلی عدلن لێرە بە معنای عدالت دێ تەنانەت خوای گەورە ئەگەر عدالت جێبەجێ نەکرا نەوامسی کەونی ئەگۆڕێت ئەو دێ و دەسەڵات و وڵاتە تووشی بەڵاو موسیبەت و لە ناوچین و هەڵدێران ئەکات ئیتر هەر هینێ بێت ئێمە زۆر جارەکەوینە و هەڵەشە پێوەرێکدانی مادە مؤمنە عادلە مادە مسلمانە عادلە بەڵام شەر نییە هەموو مسلمانێک هەموو مؤمن عادل بێ ئێمە دەژڵێن مشریک دەوڵەتێکی مشریکە شیخ الئیسلام هەر لە تەفسیرم ئاەتا وتە جوانی فەرمووە کە خۆی گەورە ئیدامە ئەدا بە دەوڵەت و دەسەڵاتی عادل با مشریکیش بێ بەڵام ئیدامە و بەردەوامی نادا بە دەوڵەتی مؤمن بە ئەگەر زاڵم بوو ئەمە ستایش نییە بۆ شریک دەکرێت ئینسانی مشریک عدالت جێبەجێ بکات لەگەڵ دەوروبەری خۆیان لەگەڵ ڕعیەت و ژێردەسەکانی خۆیان بەڵام دەکرێت بەڵام ئەمە هەموو کاتێک هینێکی معادلەیەکی گشتی نیە ئەو تەسەورەمان بۆ دروست نەبێت کە مشریک هەموو کاتێ زاڵمە دەکرێت وابێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت کاتێک کە لە سەرەتای دەعوەی مەکایە و تووشی بەهۆی ئیستیبدادی قوڕەیشەکانەوە تووشی زەخت و فشارێکی زۆر بووە بە هاوڵەکانی فەرمێ بڕۆن بۆ حەبەشە مەلیکێکی لێیە کەس لای ئەو زوڵمی لێ ناکرێت لەگەڵ ئەوەش مشریک بووە بەڵام عدل بووە ڕێزی بەرامبەرەکەی گرتووە ئەم کەسەکە چۆ بۆ لای ئەو مەسیحیش نەبوو و دینێکی تازەشی پێ بووە بەڵام ڕێزی گرتووە ئەوە عدالت و جێبەجێکردنی عدالەتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ستایشی زۆر باشە دکتۆر پێم خۆشە بەشێک لەو ئاەت و فەرمودانە باس بکەین کە لە وەسف و ستایش و پیاڵدانی دادگەری و دادپەروەری یا زەم و قێزەونکردنی نادادپەروەریە هاتوون کامان هەرچەندە قورئانی پیرۆز و فەرمودەکان زۆر باسییان لێوە کردو بەڵام کۆمەڵێ یان بۆ بەشێکی کەم لەو ئاەت و فەرمودانە باس بکەین بەڵێ یەکێک لەو ئاەتە پیرۆزانی لە سوورەتی مائیدە سوورەتی مائیدە لە ئاخری تەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دا بەزیوە هەمومان ئەزانین و فەتحی مەکە کراوە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتۆتە مەکە و دەسەڵاتی هەیە ئێستا حکمڕانە بەسەر کەسانێکەوە کە تقریبا 9 ساڵە 8 ساڵە دژایەتی پێغەمبەرەکەن صلی الله علیه و سلم و دەیان هاوڵی پێغەمبەر و کەسی نزیکی پێغەمبەر بەدەستی ئەوان شەهید بووە لە بەدر و لە ئوحود و لە جەنگەکانی ترا کە مشریکینی مەکە لە مەکەوە ئاهاتن لە وڵاتی خۆشیان دەریان کردبوون لە شاری خۆشیان دەریان کردبوون هاتبوون مدینە کە تقریبا نزیکەی 450 کیلومتر و زیاتریشە ئاهاتن لە دەوروبەری مدینە شەڕیان پێ گەڕان و لە بەدر و ئوحودا دەیان هاوڵی خۆشەویستی پێغەمبەریان شەهید کرد بەڵام کاتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەسەڵات ئەگرێتە دەست و مەکەیەکەوێتە ژێر ڕکێفی دەوڵەتی ئیسلامیەوە خوای گەورە لەسەر و ئەسمانەکان و پێ فەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى بارق و کینە و بغزی ئێوە وانەکە کە عەدالەت جێبەجێ نەکەن لەگەڵ مشریکینی مەکە کە خەڵکانێکی زۆر نزیکی ئێوە چوەکو کەسوکار و خوێن چوەکو مسلمانان و سەحابە و هاوڵەکانت کە بەدەستی ئەمانە شەهید بوون ئێستاکانە بارق و بغزت وا لێ نەکا کە عەدالەت جێبەجێ نەکەی اعدلوا هو أقرب للتقوى ئێوە عەدالەت بن لەگەڵ مشریکینی مەکە چونکم تەقوا و خواناسی ئەمەیە کە لەگەڵ تەنانەت لەگەڵ کەسانێکە کە پێشە دژایەتی و دژمنایەتی تۆیان کردووە تۆ عەدالەت جێبەجێ بکەی تەنانەت لە فقهی ئیسلامیە و لە ئەحکامی قەزای ئیسلامیە قازی ئەمە بۆ قەزاوەتیشە و بۆ حکم و دەسەڵاتی سیاسیشە کاتێککە قازی قەزاوەت ئەکات لە فقهی ئیسلامیە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ کۆمەڵە زەوابتی زۆریان بۆ داناوە بۆ ئەوی نەکەوێتە زوڵمەوە نابێ برسی بێ نابێ توینی بێ نابێ باری دەرونی خراپ بێ نابێ لە حاڵەتێکی نابێ ئەبێت لە حاڵەتێکی دەرونی زۆر تەواوی ئەوجا قەزاوت بکە و بڕیاردا بۆ ئەوەی زوڵم نەکات دەکرێت کابرا لە حاڵەتێکی دەرونی لە بارێکی دەرونی خراپە بێت و لە حاڵەتێکی تووڕەیە بڕیاری بدات و نەعەدالەتی و زوڵمێک بسەپێنێ بەسەر بەرامبەرەکە و کەسێکە قەزاوەتی لەگەڵاکە ئەم هەموو زاوتەی کە دانراوە لە ئیسلامە بۆ ئەوەیە کە زوڵم نەکرێ و بەرامبەرەکە زوڵمی لێ نەکرێت زۆر باشە دکتۆر بێگومان دادگەری یەکێکە لە بەها جوانەکان یەکێکە لەو تێور و نەزەریاتانەی کە قورئان و فەرمودە زۆر گرنگیان پێداوە بەڵام هۆکار چییە کە تا ئێستا نەمانتوانیوە لە بەها و تێورەوە بیگوازینەوە بۆ واقع و لە واقعە وەکۆڵی ڕەنگی پێ بدەینەوە بەرچاومان بێ و خەڵک زیاتر ببینێ بەتایبەت لە مێژووی موسڵماناندا خۆی زۆر ڕۆژبینیش نەبین بە درێژایی تاریخی ئیسلامی دەیان عادلی گەورە هەڵکەوتۆیەوە لەو ئێمە نابێ هەر لە مێژوو شابژین بەڵام ئەمڕۆ من و تۆی مسلمان چی ئەەکەین بەڵام وەکو شایەتیەک و هینێک دەیان خەڵکی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز و عومەری کوڕی خەتاب و دەیان خەلیفەی گەورەی تر و دەیان کەسایەتی گەورەتێت بە درێژایی تاریخی ئیسلامی هێمای عەدالەت بوون ئێستا هەتاکو خەڵکانی ڕۆژهەڵات ناس و خەڵکانی نامسلمانیش هێما ئەکەن بە عەدالەت و بە دادپەروەری خەڵکانی وەکو عومەری کوڕی خەتاب و خەڵکانی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز و
لایانی تریش لەسەر ئاستی تاکە کەسیش خەڵکمان زۆر هەتاکو ئێسش خەڵکێکی زۆرمان هەیە کە پابندە بە چەمکە ئیسلامیەکانەوە بەڵام تر بە شەرە عادەتەن تەنانەت لە فقهی ئیسلامی ئەڵێ بۆیە جیهاد دانراوە بۆی حکومەکانی ئیسلام جێبەجێ بکرێ یعنی بە حکومەت و بە دەوڵەت و بە دەسەڵات حکومەکانی ئیسلام جێبەجێکرێ کەسێک هیچ دەسەڵات و قانون و زەخت و فشارێکی لەسەر نیخانوێکی داڕزاوی هەیە خۆی و دوو خوشکی هەیە ئەیفرۆشێت و پارەکەی ئاودیوەکە چونکم ئەمە پێویستی هەموو کاتێکیش نا هەموو کاتێکیش بەڵام لە هەندێک کات لە هەندێک حاڵەتە کەمینێکی کەم پێویستی ئەوەیە کە دەسەڵات بە زۆر ئەم حەقی بۆ وەربگرێتەوە تەنانەت لەگەڵ ئێستا فەرمانگە و هینەکەش لێرەشە زوڵمێکی زۆرەکرێ لە دەسەڵاتی سیاسیە خۆی قازی دەسەڵاتی لە فقهی ئیسلامیە قازی دەسەڵاتی هەیە بەسەر خەلیفەشە بەسەر حکومەت و بەسەر پەرلەمان و هەمووشە و حەسانەشی نییە لە فقهی ئیسلامیە ئەبێ قازی یعنی دەسەڵاتی قەزا ئەوەی دەسەڵات هەبێ کاتێک کە سوڵتە من فەرمانبەرێکم تۆ فەرمانبەرێکی دەوڵەتی کە زوڵمان لێکریان هاوڵاتێکی ئاسایی کە زوڵمان لێکرێ بێت قازی ئەمنە دەسەڵاتی هەبێ خەلیفەی ناوەنێ ئەمیری ناوەنێ سەرۆکی حکومەتی ناوەنێ سەرۆکی پەرلەمان هەردووکی ناوێکی لێنەی ئاساییە بەڵام ئەبێ ئەوەی دەسەڵات هەبێ بێنێت و محکەمەشی بکات و حەقەکەی تۆش وەربگرێتەوە بەڵام ئێستا ڕەنگە شتەکان وان نەبێ تەنانەت پەرلەمان و حکومەت و وەزیر حەسانە هەیە بەڵام هاوڵاتی حەسانەی نییە هەموو کاتێک ئەگەر زوڵم بکرێ هاوڵاتیان فەرمانبەریان ڕعیەتی خوارەوە بڵێن ئەوانەی ژێردەسەکان و حکوم کراوەکان زیاتر ئەوان مەغدور ئەبن بەڵام بەدرێژای تاریخی ئیسلامی ئێسش دەیان و سەدان نمونەی جوانمان هەیە کە بەدافع دینیەکە و بەدافع ئیمانیەکە من و تۆ زوڵم ناکەین لە قوتابیەکانمان لە دەور و بەرمان لە فەرمانبەرەکانمان و هەر بەدافع دینیەکەشە ڕۆژانە کە خەڵکێکی مسلمان و ئیماندار ڕەنگە خاڵکانێک لارمان هەبێت و شتی نابەجێ بکە بەڵام بەدافع دینیەکەیە کە زوڵم ناکە من و تۆ کەسێکی ئیماندارین بەو سەجادا ڕۆن شتێک ئەخۆین ئێستاکانە ژینگە پارێزەکە گسکی دا و زۆر ماندوو بووە کاغەزی چلوورەکە و کاغەزی ئاوەکە و بڵی ئاوەکە فرێ نادەین چونکە بەدافع ئیمانی و دینیەکەیە ڕەنگە کەسانێکی تریش هەبن بەدافع ئینسانی و سەقافەتێکی بەرز و جوانیان هەیە لە سیارەکەی بڵەکە فرێ نادا ڕەنگە دوای چاودێرەکە بێ محاسبەی ژینگە پارێزەکە بکە بڵێ بۆ باشە گسکردن بۆ باشە پاک نەکردەوە کاکە ئێستا گسکیدا بەڵام ئەوە منی هاوڵاتیم زوڵم لەوە کەم و خۆ عەدالەت زۆر بمان بەداخەوە هەر کە باسی عەدالەتێک حکومەت زاڵم و ئێمە عەدالین بە زوان نییە ئێمە زۆربەی تاکەکانیش خۆشمان عەدالەت جێبەجێ ناکەین ڕەنگە من ئەوەنە دەسەڵاتم بێ کۆمەڵی خوێندکار و قوتابین لە بەردەسای ئایا زوڵم لەوانە ناکەم ڕەنگە دەسەڵاتمە بەسەر خێزانەکە و کچەکان و کوڕەکان ما و یان خوشکەکان ما ئەوانە زوڵمیان لێ ناکەم دەسەڵاتم هەیە کە عەزێتی ئەو ژینگە پارێزە بدەم و بتڵەکە و کاغەزەکە فڕێ دەم ئێکاکە هەڵی گرۆبی بەبی کرد تەنەکەی خۆڵەکەەوە دەنراوە ئەبێ ئەو شعور و هەستەمان بۆ دروست بکە وتمان نوێژ و ڕۆژوو بۆ خۆمە بەڵام عەدالەت بۆ هەموو کۆی گشتێ و خەڵکێکی دەوروبەرمان ئیسفادەمان لێەکە ئەبێ بەو ئەخلاقیەتەوە بەو بیرکردنەوە دینداری بکەین من و تۆ ئەچین بۆ سەیران ئەمە نەعەدالەتیە کە ژینگە و سەیرانگەکە هینەکەین و تا ئێوەرە لێوێن و هەموو پاشماوەکان فرێدەین و ڕۆژێکی داهاتوو ئەگەر کەسێ بێ ناتوانێت لێوە دابنیشێ ئەمە زوڵمان کردووە هەر لە هاوڵاتەکەی خۆمان زوڵمان کردووە لە ژینگە و زوڵمان کردووە لە وڵاتەکەی خۆشمان کە ژینگەکەیمان تێکدا و خەڵکانێک ڕووی تێناکەن زۆر باشە دکتۆر کاتێ ڕەبیعی کوڕی عامر دەچێتە لای ڕۆستەمی پادشای فارس کە لە سێ ئامانجەکەی فتوحاتی ئیسلامی باز دەکا ڕزگارکردنی بەندەکان لە بەندایەتی بەندەوە و بەندایەتی خوا لە ستەم و نادادگەری ئاینەکان بۆ دادپەروەری ئیسلام لە تەسک و تروسکی دنیا بۆ بەرفراوانی قیامەت یەکێکیان باز لە دادپەروەری ئیسلامەکە خوای گەورەژە فەرمێ وەلەقەد بەعەثنا فی کولی ئومەتی ڕەسوولەن ئەن یعبدوا الله واجتەنیبوا الطاغوت خەڵکێکی زۆر پێی وایە هاتنی یەک لە دوایەکی پێغەمبەران و جیهاد و فتوحاتی ئیسلامی تەنها بۆ بەرقەرارکردنی ئیسلام و دەقە قورئانیەکانە واتە دادگەری و چەسپانی دادپەروەری هیچ پێگەیەکی لە فتوحاتی ئیسلامی و هاتنی زنجیری یەک لە دوایەکی پێغەمبەران نەبووە ئەمە قسەیەکی ڕاستە قسەیەکی ڕاستە لە 100% ڕاستە بە تایبەتی ئەگەر سەیری جملەی ومن جەوری ئەدیان إلى العدل الإسلام بە تایبەتی بەداخەوە زۆرێک لە زۆڵ مستەمەکان کە کراوە بە ناوی دینەوە کراوە بە درێژایی مێژوو و دین کابرا دینی بەکاری هێناوە دینی تەوزیف کردو بۆی شەرعیدا بە کارەکانی خۆشی ئێستاکانش خەڵکێکی زۆرمان هەیە حتا لەم کۆمەڵگەی خۆمانە نە نوێژەکان نە ڕۆژۆکرا هیچ پابندێکی ئیسلامی نییە بەڵام ژنی دووەم و سێهەمە هێنێت و عەدالەتی جێبەجێ ناکە ئەڵێ شەرع ڕێی پێداوم کاکە تۆ هیچ شتێکی شەرع جێبەجێ ناکەی ئەمە جێبەجێ مەکە ئەگەر ڕاستەکەی تۆ جارێ شتەکانی جێبەجێکە دوایی وەرە بۆ ئەمانە و لێرەشە واکە کە بەرامبەرەکە ڕقی لە دین بێت و زۆر جاری تر بەتایبەت
تایبەتی ئێمەی کورد هەرچی شتێ لێمان سەرنا وڵاتی خۆمان دابش کراوە تەقسیم کراوە داگیر کراوە بەڵام بەرامبەرەکانمان دێن بە ئاەتی واعتصموا بحبل الله جميعا ئەڵێ ئێوە ئینفیصال مەبن و تەفرەقە دروست مەکەن کاکە تۆ دەوڵەتی هەیە عەرەب 22 دەوڵەتی هەیە تورک دەوڵەتی هەیە فارس دەوڵەتی هەیە ئەی کورد بۆ لە ماتۆی دێی بە ناوی ئاەت و بە ناوی قورئانەوە خیتاب بۆ ئەوی خەڵکی بەرامبەرەکە ڕقی لە دین بێ من جەوری الأديان إلى العدل الإسلام بەداخەوە بە درێژایی زۆرێک لە دینەکان زوڵمێکی زۆریان کردووە بەهەشت و جەهەنەمیان بە خەڵک فرۆشتووە بە پارەیان لێ سندون لە وڵاتی خۆشمانە بە ناوی دینەوە ئەرز و زەوی و دیهاتێکی زۆر عوسمانەکان تاپۆیان کردووە لەسەر چەند بنەماڵەیەکی دیاریم کوردستانەوە تا ئێستاکانش ڕەنگە بەردەوامی کابرا ئەڵێ دەوڵەت پێداوم و تاپۆی ڕەشم هەیە بە ناوی دینیشەوە ئەمە کراوە بە شەرعەتی دینی پێدراوە بەڵام با ئێمە دین بەکار نەهێنین بۆ خۆشیاندن با بەسەر شانی دینەوە نەژین با دینیش بەهۆی ئێمە ناشرین نەبێ و خەڵک ڕقی لە دین نەبێتەوە ئێمە بین بە دافعی دینی خزمەتی وڵاتی خۆمان بکەین خزمەتی هاوڵاتی خۆمان بکەین خزمەتی دەوروبەری خۆمان بکەین با من و تۆیەکی دیندار بە تعبیرێکی دقیقتر و زەقتر من و تۆیەکی ئیسلامی کە مامۆساین کە ژینگە پارێزین کە فەرمانبەرێکین با فەرقێکمان هەبێ دڵسۆزتر بین ڕەنگە کابرا بڵێ کاکەم مەعاشم نییە و پارەکە خۆ کەس سوپاسم ناکە کاکە کەس سوپاسی کەسم بۆ چییە من با لەبەر خاتری خوای گەورە ئەگەر بە شەقامێک ڕۆیشتم با لەبەر خاتری خوای گەورە بڵێ ئاوەکە هەڵگرم بخەمەتەنەکەی خۆڵەکەەوە ئەگە چوومە سەیرانێ ئێمە زوڵم لە ژینگە شەکەین لە وڵاتی خۆشمان و لە شەقام و لە ڕێگاوبانەکانی شەکەین هەمومان ئامادەین تاسە دروستکەین لەسەر شەقامەکان بەڵام کەسێکمان ئامادەنی تاسەیە چاڵک پڕۆکەین لەسەر شەقامەکانە با بە دافع دینیەکە ئەوە بێ وتمان دین کە خوای گەورە فەرمی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ڕەحمەتە بۆ کافریش بۆ چونکە من بە دافع دینیەکە ژینگەکەی لێ پیس ناکەم من بە دافع دینیەکە زوڵمی لێ ناکەم من بە دافع دینیەکە خیانەتی لێ ناکەم بۆیە ڕەحمەتە بۆ تەنانەت ڕەحمەتە بۆ ئاژەڵ و بۆ حیواناتیش و عەدالەت هەر ئەوە نییە لەگەڵ بەشەرا جێبەجێ بکرێ کەسێک ئەسپ و عارەبانی پێ ئەبێ ئەوە نەبار لە ئەسپەک عارەبان و ئەسپەکە بنێ کە ئەسپەکە ڕایکێشە گوناحە یان ئەوە بە تایبەتی ئێستاکانە لە وڵاتی خۆمانشتانە کەمە بۆ لەم سنوورانە هەمانە گوێدرێژێکە هێسرێکە ئەسپیەکە کابرا ئەمری بار لێنێ ناڕەحەتێکەوەش نەعەدالەتیە ئەگەر دەسەڵات و ڕقابەی ئیسلامی هەبێت لەسەر ئەوش محاسبەیەکە کە ئەم گیان لەبەرە تۆ حەقت نییە حەقی خۆی زیاتر لە توانای خۆی زیاتر عەزیێت و ئازاری بدەیت زۆر باشە دکتۆر بوارەکانی دادگەری چین یام ئەو بوارانە چین کە دادگەریتیانە ڕەنگە داتەوە پێویستە ئێمە لەم بوارانە دادپەروەر بین و عەدالەت بچەسپێنین دادگەری لەگەڵ خودی خۆمانە ئینسان نابێت زوڵم لە نەفسی خۆی بکە هەموو ئینسانێک لە دەوروبەرەکەی خۆیان نابێت زوڵم لە نەفسی خۆی بکە خۆی گەورە جەستەیەک و لاشەیەکی پێداوی جگەرە خواردن زوڵم لە خۆتەکەی ئارە خواردنەوە مەشروب خواردنە زوڵمە لە خۆتەکەی عەزیەتی جەستی خۆتەکەیت و دەموچاوی خۆت ناشرین نەکەیت و ڕسم و وێنە و خاڵی تا دروستەکەی مە زوڵمە لە خۆت کردو ئینسانی بوونی خۆت ناشرین کردووە ئەمانە هەمی زوڵمە لە خۆت کردووە زیاد لە حەد خۆت ماندوو ئەەکەی زوڵمە لە خۆت کردووە ئەچی بۆ ئەم ژینکە جوانەی شەڵاتی بۆ سەیران نێرگەلەیەکت هێناوە ئەو زەهرەمارەکەی بە دەرونی خۆتە ئەمە زوڵمە لە خۆت کردووە ڕەنگە خەڵکانێک بڵێ بابەت تۆ باسی نەوتەکە بۆ ناکەی باڵەت تۆ ئەگەر توانی زوڵم لە خۆت نەکەی ئەگەر توانی زوڵم لە ماڵ و مناڵەکەت نەکەی ئەتوانی نەوتەکەش ئاودی نەکەیت کە بووی بە دەسەڵاتدار و بووی حکم ڕاستە من ئێستاکانە لەسەر ئاستی خێزان ڕەنگە باوک زۆر جار زوڵم لە کچەکەی بکە ئەوەنە یارمەتی و تاپۆکردنی خان و فڵان و فیساد ئەمانە باوە لە کوردەواری خۆمانە یان ئەوەنە ڕوو ئەدا بە کوڕەکەی و کوڕەکەی بەلاوە گرنگە ڕەنگە کچەکەی بەلاوە ئەمە زوڵمی لە خۆی کردووە ئەگەر ژن حەقی پیاوەکەی نەدا بە تایبەتی بەداخەوەی ساکان ئەو ئەفکاری سەقەت دروست بووە پیاو ژن بوون بە دوژمن خوێندکار و مامۆسا بوون بە دوژمن نازان فەرمانبەر و مدیر بوون هەمی کراوە بە دوژمنی یەکتری بە ناوی مافی فڵان و فیسارەوە ئەم شتانە ئەمە تەسیری سلبی بووە ئەگەر ژن مافی پیاوەکەی نەدا ئەمە زوڵمی کردووە ئەگەر پیاو مافی ژنەکەی نەدا ئەمە زوڵمی کردووە لەسەر ئاستی خێزان دوایەوە ناو کۆمەڵەوە هەمومان ڕۆژانە لە ناو کۆمەڵین یان فەرمانبەری یان هاوڵاتێکی ئاسانیان لە بازاڕ ئێمە تەرازوبازیەکەین لەگەڵ بەرامبەرەکانمانە کاتێک شتێ بۆ خۆمانی کێشین بە قورسێک کێشین کە ئەوەی بە مەفهومە قورئانێک پێوترێت تەفیف کاتێ بۆ بەرامبەرێکیش بۆ خۆمان بە قورسێک کێشین بەس بۆ بەرامبەرەکە بە سوێکێک کێشین هەموو شتە باشەکان بۆ خۆماڵە شتە خراپەکان دەین بە بەرامبەرەکان ئەمە هەمووی زوڵمە بین بۆ عەدالەت لەسەر ئاستی سوڵتە و دەسەڵات و حکومەت ئەمە کە لە هەمیان مهمترە چونکم ئەمە بازنەکەی فراوانترە تۆ بودجە و مالیە و پارە و بڕیاری ئەم وڵات و میلەتە هەمی لە دەستی توایە ئایا کورد بێ عێراق بێ ئێران بێ هەر وڵاتێکی تر بێ ئەمە زوڵمەکە لێرا گەورەترە ڕەنگە تۆ لە سنووری خێزانەکەی خۆتا تەنها زوڵم لە کوڕێک و کچەکە بکەی بەڵام ئێستا زوڵم لە هەموو میلەتێکی گەورە ئەەکەی بڕیارێکی سەقەتە دێت و میلەتێک تووشی هەڵدێرانەکەی گەورەترین زوڵمە کردووە ڕەنگە ئەگەر بڕیارەکە بۆ خۆت وای خێزانەکەی خۆت وای یەک خێزان زەرمەندە بوو ئێستا میلەتێک زەرمەندە بێ و بۆی ئیسلامیش زیاتر ئەم حکومەی زیاتر زەق کردوێتەوە زیاتر جانیبە سیاسی و دەوڵەتداری و قەزاوەتێکی دەرەکەوێ عەدالەت ئەبێت لە هەموو ئاستەکانە لە ئاستی تاکە لە ئاستی خودی خۆتا خێزانەکە تا
کۆمەلگاکە تا تەیە بۆ دەسەڵات دەبێت لە هەمێنە جێبەجێ بکرا و لە هەمیشیانە ئیسلام سەوابەت و نصوص و تەشریعات و ئوسولی تایبەتی بۆ داناوە. دکتۆر پێویستم بە تایبەتی باز لە دادگەری بکەین لە سیاست و بەڕێوەبردن و مالیە و ئەم شتانەدا. پێم وایە بە فەرمودەیەکی ژێ فەرمێ سەرۆکی وڵات ئەگەر باش بوو ئۆتۆماتیکیان خەڵکەکە باشە بێ. بۆیە ئەبینین دادگەری لە سیاست و بەڕێوەبردنە زۆر گرنگی پێدراوە. بۆیە ئیبن تەیمیە ئەبێسێتەوە بە دەوڵەتێکی دادپەروەرەوە. بۆیە دەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عادل دەکاتە یەکەمین کەسی ئەو حەوت پۆلەی کە لە ژێر سێبەری عەرشی خوایە ئەحەسێنەوە. پێم خۆشە بە زیاتر باسی ئەمە بکەین بەتایبەت لە کوردستانە کە ئێستا دادگەری لە سیاسەتا جۆرێ لە گومانی لەسەر یان جۆرێ لە جێبەجێ نەکردنی پێوە دیارە. بە تایبەتی لە وڵاتە دواکەوتانی خۆمانەوە لە کوردستانیشا نەعەدالەتێکی سیاسی و کۆمەڵایەتی زۆر هەیە. ئێستا لە سەر ئاستی هەرێمی کوردستان بۆ بە دوو زۆنی زەرد و زۆنی سەوز 28 ساڵە هەرچی پۆست و دەسەڵات و بڕیارە لە زۆنی سەوز لای سەوزەکانە لە زۆنی زەرد لای زەردەکانە دەیان مامۆسای بەتوانە دەیان فەرمانبەری بەتوانە دەیان خەڵکی بەتوانامان هەیە مادەم لەو حیزبەنی هیچ پۆست و پلەیەک وەرناگرێ و لەو لا شەروان لەم لە شەروەها ئەمە گەورەترین زوڵمە بەرامبەر بە میلەتی خۆمانەکەین ڕەنگە لە وڵاتە دواکەوتەکانە هەموو هەروە بێ بەڵام لە وڵات پێشکەوتەکانە توانات چەنە کەفاعەت چەنە لە شوێنی خۆتادان ئێمە گەورەترین زوڵما کە ئەکرێ لە مەسەلەی دابەشکردنی سامانی نیشتمانیشە ئەمەش هەر نەعەدالەتێکی زۆر ئەکرێ بە تایبەتی لە وڵاتە دواکەوتانەوە بە کوردستانی خۆشمانەوە شتەکە دیار نیە. ئێمە پەرلەمانێکی هەڵبژێراومان هەیە کە نوێنەرایەتی هەموو میلەتەکە ئەم پەرلەمانە ڕەقیبە بەسەر حکومەتەوە بەسەر هەموو بڕیارەکانی حکومەتەوە بەسەر بودجەی حکومەتەوە بەسەر بڕیارە سیاسیەکانی حکومەتەوە پەرلەمان ئەگەر وەزیرێک بە تایبەتی ئەگەر وەزیری دارایی یان وەزیری عەدل یان دەسەڵاتی قەزا ئەمانە ئەگەر زوڵمێکیان کرد سەمێکیان کرد پەرلەمانە بێ و دەسەڵاتی هەیە بێ و بێ لێ پێچینەوەی لێ بکات چاکە بێ چاکە بێ چاک نابێ بیگەڕێ بە یەکێ چاکتر بەڵام ئەمە نییە بڕیارەکان لای حیزبە لەگەڵ مابی با پیاوی خراپیش بی هەر پیاوی چاکی بەڵام ئەگەر لەگەڵمان نەبووی با پیاوی چاکیش بی هەر پیاوی خراپی ئەمە بیکردنەوەیەکی حیزبی داخراوی دۆگمای متحەجیرە ئەلێرەوە هەموو زوڵمەکان سەر هەڵ ئەدا و ئەو مەقولەی کە جەنابەت ئاماژە پێکرد عەرەب دەمێکە وتیان الناس على دینی ملوکیهم خەڵکی لەسەر دینی مەلیکەکانن مادەم مەلیکەکە بڕیاری سەقەت ئەدا بڕیاری خراپ ئەدا و زوڵمەکە و نەعەدالەتیەتێکە لە خوار و هاوڵاتیەکەش فەرمانبەرەکەش ئەڵێ ئەو بۆ زوڵمەکە شتی ناقانونیەکە وەڵام منی شەیکەم بۆ لەو ناپێشنەوە هینیەکات ئەمانەیشتر پاشاگەردانیەک و نەعەدالەتێکی زۆر بەرقەرارە بێ چونکە هەمیان چاو لە گەورەکەکەن وە کە لەسەریشەوە زوڵم کرا شیرازەکە تێگەچێ نە حکومەت و ڕعیەت حکومەت و میلەت و هاوڵاتی بن بە دژمنی یەک ئەم وەکو دژمن و مستەبیدێک و زاڵمێکی ستەمکار سەیریەکە و دەیان گومانی خراپی هەیە و ئەویش وەکو دژمن سەیری میلەتەکەی کە ئەگەر ڕەنگە تاریخێکی زۆر دوور نەبێت سەدام هەموو کاتێک وەکو دژمن سەیری میلەتەکەی خۆی کرد بچووکترین شت کە بەدڵی نەبوو کیمایەکە بەسەراو لە ناوی ئەبرد ڕەنگە ئەم دەسەڵاتە دارانەی سێژە و دەسەڵاتی سەدامیان هەبی عینی شت بکەن مادەم لەگەڵمانێت و دەنگ بە من نادێ ئەگەر بیان بە ڕەنگی کیمای بەسەر و میلەتە بکردایە بەداخەوە زۆرێکیش لەم نەعەدالەتیە دەن بەسەر شانی ئیسلام و دینە و دینی پێناشرینەکەن. زۆر باشە دکتۆر شوێنەوارەکانی دادگەری کاتێ دادگەری لە ئەچەسپێ لە خێزاندا چ کاریگەری و شوێنەوار و ئاسارێ بەجێ دەهێڵێ لەسەر تاک و کۆمەڵگە و خێزان و دەوڵەتدا لە هەر شوێنێکە دادگەری جێبەجێ کرا بە تایبەتی ئەگەر لە خێزانە و خێزانە پڕبێ لە خۆشەویستی ژن و پیا و کوڕ و کچ مناڵ و باوکو دایک دژایەتیەک و دژمنایەتی یەکتری ناکەن و پیشیرەزەی خێزان نابچڕێ پڕبێ لە خۆشەویستی پڕبێ لە ئارامی ئینسان هەموو ئینسانێکیش کاتێک کە عەدالەت جێبەجێکە چۆن نوێژ ڕۆحیەن تێرەبی ڕۆژ و ڕۆحیەن چێژێکی لێوەرگی کاتێک عەدالەت جێبەجێکی چێژێکی ڕۆحی زۆر خۆشی تیا هەیە و ئەبی بە قودوەیەکی باشیش بۆ دەوروبەرەکەت و مەفهومە ئیسلامیەکەی خۆشمان لە قیامەتی شاخوای گەورە پاداش دەداتەوە چونکە خی گەورە ڕعیەتێک خێزانێکی خسبوە زێر دەسەڵاتی تۆ لەو بازنەی خۆتا عەدالەتی لەگەڵ کوڕ و لەگەڵ ژن و ماڵ و مناڵەکەی خۆتا زوڵمت لێ ناکردن زۆر جار ئێمە شەرعەتە دەین بە زوڵمەکان پیا و ڕەزیلێکی زۆرەکە لەگەڵ ماڵ و مناڵەکە هەشیەتی بە ناوی زۆد و فلان و فیسار ئەمەش زوڵمە بەڵام شەیتان خەڵەتیان لەو ڕێگاوە بۆ دێت ڕەزیلێکی زۆرەکەی زۆر جار ئیسرافێکی زۆرەکە مەش هەر زوڵمە ئیسرافێکی زۆرمان کردووە ڕاستە ئیمکانێت هەیە بەڵام خی گەورە حرامی کردو ئیسرافی حرام کردو زیادە ڕێوی حرام کردو وەکو کەم ڕەوی و ڕەزیلیشی حرام کردووە ئەمانش هەر زوڵمن کاتێک پارە ئەدەی بە کوڕەکەت ئەبێ ئەوەش بدەی بە کچەکەت ئەبێ فەرقیان نەکەی جیاوازیان نەکەی لە ڕووی خۆشەویستی لە ڕووی مامەڵە و لە ڕووی تەعاملەوە ئامادەی کوڕەکەمان نێرین بۆ جامیع و مەسرفێکی زۆری تاکەنی کچ خوێندنی ناوێ مەش هەر زوڵمە یان هیچیان منێرە یان ئەبێ هەردووکیان بنێری چونکم هەردووکیان بەشەرن هەردووکیان لە کەرامی ئینسانی یەکسانن لای خۆی گەورە یەکسان و جیاوازیان نییە. زۆر باشە دکتۆر دادپەروەری و عەدالەت
تەنها کردار و میرات بەشکردن و سیاست و دەوڵەت و بەڕێوەبردنە یام گفتار و قسەکانیشمان ئەچنە بواری دادپەروەریەوە پێویستە لە قسە و گفتاریشمانە دادپەروەر بین بل لە قسە و گفتاریشمان نابێت دادپەروەر بین زۆر جار کردەوەکان بەرهەمی قسەکانە شەهادەتی زۆر یەکێکە لە زوڵمەکان و یەکێکە لە ئەو سەبع گوناهات کە ناوبەرەکان و ئینسان بە هەلاکە ئابات ئینسان وقول للناس حسنا هەر کاتێک قسەت کرد قسەی ڕاست و ڕەوان بکە و شەهادەتی درۆمەوە و قسەی درۆمەکە کەسێک عەدالەتە پێ بڵێ عەدالەت با لە حیزبەکەی من و تۆش نەبێ کەسێک نەعەدالەتە پێ بڵێ نەعەدالەت با لە حیزبەکەی من و تۆش بێ با کەسی خۆشەویستیشمان بە تایبەتی ڕەنگە ئێمە وتمان سوڵتە و دەسەڵات و حیزبی دەسەڵاتدار بدافعی حیزبایەتی زوڵمەکە زۆر جار ئێمە شتە باشەکانی سوڵتە هەر بە دافعی حیزبی بە ناشرین پیشاندەین ئەمەش نەعەدالەتی و قسەیەکی ئەو ئەگەر شتی باشێکی بڵین باشە ئەگەر شتی خراپیشێکی بڵین خراپە ئیتر کەسەکە تەنانەت با لەسەر دینەکەی من و تۆش نەبێ لەوانەیەک دەسەڵاتێکی تەنانەت ئێستاکانە زۆربەی ناوەندە دینیەکان و ئیتیجادینەکان ئەوانەمان کە زیاتر لە بیئەدینەکەی کاتێکە باسی عەدالەتی ئەوروپاکەن پێمان ناخۆشە با بەوان نیە و چی ئەوان هەرکو ئاژەڵەژین وەکو ئاژەڵ ناژین بۆ ئاژەڵژین قانونیان هەیە لەوائحیان هەیە ئەوان ئەوەی کە من و تۆ پیانەڵێن بە قانون هەموو شتەکانیان چەسپاندووە ئەمریکا حکمی هەموو دنیاکە جمهوریەکان و کۆماریەکانە ئەم ئەیباتەوە ڕێک و پێک سوار هینێ بێت و قەسری کۆشکی سپیجێ هێڵێت و کۆماریەکان دێن ئەمان ئەیبێنەوە ئەمان جێهێڵن ئەوان دێن نەشەڕ ئەبێن نە بەریەکەوتنە بێن نە فڵانە بێن نە فیسار بێ هاوڵاتیش ئۆتۆماتیکی تەنانەت هاوڵاتێکی ئەوروپیان هاوڵاتێکی ئەمریکی ئامادە نییە ئەگەر لە شەقامەکە پەڕیەوە بەسەر خەتەکان ئاپەڕێتەوە بەڵام ئێمە لە باری درێژوی لە باری پانیشە پەڕینەوەیشت ئێمەوان بە حیوان دانین هەرچی شتی باشیش هەیە هەرچی شتی علمی هەیە لە ئەنتەرنێت و کۆمپیوتەر و مۆبایل ئەم شتانی کە لە بەردەستمانایە لاپتۆپەکەمان و تەنانەت ئەم کەناڵە فەزایەوە هینش کە ئێستا من و تۆ قسەی لێکن هەموو ئەوان دروستیان کردو ئەوان بۆیان ناردوین یەشتر ئێمە بە حیوان وەسفیانەکەین کاکە ئەو ژینگەی خۆی پارێزێ نظامی خۆی پارێزێ دەوڵەت و دەسەڵاتی خۆی پارێزێ تاکو ئێستاکان ئەوەنە ساڵە لە وڵاتانی نەروێژ و سوید و ئەوانە فیشەکەی نەتەقیوە لە ئەمریکا ئەم هەموو دەسەڵات و جێشیان هەیە موسەسات و نیشتمانیە هی نیشتمانە حیزبەکان کۆماریەکان و دیموکراتەکان نییە تەنانەت ناوەندینەکەم قسانەمان پێ قبول ناکرێت با بیڵین با لەسەر دینەکە ئێمەش نەبن بڵێ هینیان جێبەجێ کردو تەنها خەڵکی ئیسلامی ئێمە هەیە لێرە ناوێت بێتەوە بۆ وڵاتەکەی خۆی لەوێ هەموو مافێکی پارێزراوە کە خۆشی لە تەلەڤیزیۆن بە دار و کوفر ناوی ئەبا بەڵام عەدالەتن ئەگە دار و کوفریش بە تعبیرەکەی ئەو عەدالەتن با ئێمەش ئەم عەقڵەتە بگۆڕین بە دافعی حیزبیان بە کۆمەڵە دافعی تر نەیەنی شتی جوانی بەرامبەرەکەمان بڵین جوانە شتە ناشرینەکان بڵین ناشرینە ئەگەر بە دڵی من و تۆش دکتۆر هۆکار چییە جەنابەت فەرمووت کابرا لە حیزبەکەیان نەبێ یان بۆ سەرۆکی وڵاتە خەڵکی ناوچەیە کە زوڵم لە سلێمانی و لە هەورامی و لە سۆرانی و لە بارزانی و لە مانەکە بۆ نمونە هۆکار چیە لە ئاستە کۆمەڵایەتەکەیە مرۆڤ دادپەروەر نییە عەدالەت نییە میراتی بەشە خوشکەکانی و براکەی و کچەکەی و کوڕەکەی خوا پیاوێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا دەڵێن باخەکەم داوە بە یەکێک لە کوڕەکانم ئەوانی ترم بێبەش کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەمکەن بە شایەت بەسەر ستەم و نادادپەروەریەکانتانەوە مەبەستمەوەی لە ئاستە کۆمەڵایەتەکەی هۆکار چیە کاتێکە من نەگەرەوەی نایناسم بەڵکو لە دایک و باوکێک بووین و خوشکی خۆمە و لە سکێک لە دایک بووین و بەڵام سەرنجام ستەمی لێ یەکەم خۆی خاڵی هەرە سەرەکی و جەوهری دافعی لاوازی دینیە دافعی ئیمانیمان زەعیفە بۆ کۆمەڵی پارەی کەم قیامەتی خۆمان ئەدۆڕێن و ترسی خۆی گەورە زۆر دڵمانان نییە و ڕەنگە یەکێکی تر لە فاکتەرەکان و هۆکارەکانیش بێت جەهل بێ زۆر شارەزای بنەما ئیسلامیەکان و دقەکان و فەرمانەکانی خۆی گەورە نەبین وا زانین ڕەنگە خۆی گەورە باشە نوێژەکەم و خۆی گەورە فەرمیانی کردو واجبە نوێژ بکەم و ڕۆژی شەگرم بەڵام ڕەنگە خەڵکانێک هەبێ ئەو تێگەیشتن و ئەو عیلمەی نەبێ کاکە چۆن نوێژ واجبە چۆن ڕۆژ واجبە ئەیگری ئاوا واجبە عەدالەتیش لەگەڵ کچەکەت و لەگەڵ کوڕەکەت و لەگەڵ ژنەکەت و لەگەڵ پیاوەکەدا جێبەجێ بکەی ڕەنگە بەعزێکیشی جەهل بێ بەعزێکیشی ئەم نیزامە سیاسی و ڕاگەیاندن ئەمانە تەئسیرێکی زۆری هەیە کە هەمویان ئیش لەسەر ئەوەکەن کە دافعی دینی و شەریعەت لاواز بێت تەنانەت ئێستا ئەگەر کۆمەڵێک خوشک و برا بچنە مەحکەمە و بە قانونی عێراقی بۆی بەشەکە ئەڵێ ئەمەش عەدالەتە ئەگەر یەکێکی وەرەقەیەک بۆ کوڕ وەرەقەیە بۆ کچ ئەوانە بەڵام بە تەشریعی ئیسلامیەکە ئێمە بەعد عەدالەتێکی خواهشی ئەزانین
کە ئەمە لە بەشکردنا جیاوازی هەیە عدالت بە مەفهوم ئیسلامیەکەی بە مەفهومە قورئانەکەی ماڵێن عدالەتە و بە هەر شتێکی خوا و پێغەمبەر فەرمیوتی بە عدالەتی ئەزانین و ئەوە باشترین میزان و باشترین معیار و باشترین پێوەرە نەک ئەوەی بڵێ ئەبێ یەکسانی ئێمە لە زۆر شتا ناتوانین یەکسانی جێبەجێ بکەین تەنانەت لە ژیانی ڕۆژانەشمانە یەکسانی جێبەجێ ناکرێت بەڵام عدالەت جێبەجێکرێت نمونەیەکی زۆر بەسیط تۆ سۆر پاسی سەرچنار دەبی لە سلێمانی پاڵاس دابەزی هەر 500 دەی ئەوەی لە سەرچنار دابەزێ کە چەند کیلۆمەترێکی لێوە دوور هەر 500ەکە ئادا ناکرێت تۆ ئەو زیاتر بدا ئەمە پێوتری عدالەتە بەڵام ئەمە یەکسانی نییە یەکسانی لە ژیانی ڕۆژانەشە جێبەجێ ناکرێت من خوێندکارێکم هەیە قوتابیەکم هەیە زۆر چاکە قوتابێکیشم هەیە هەر زۆر خراپە دەکرێت بڵێم ئەمە یەکسانی جێبەجێ یەکەم هەردووکیان بیسییان بۆ دانێم نابێ ئەمە خی گەورە بە شەری بەم تەفازڵە بم جیاوازی دروست کردووە هەمووی توانە و کەفائی خۆی چۆنە عدالت ئەوەیە بەپی توانای خۆی بەپی قدرەتی خۆی بەپی مادووبوونی خۆی حەقەکەی بدەیتێ مەبەستمەوەیە ئەمە نابێتە بیانوێ پاساوێ بەوەی کە کابرا لە ئاستی کۆمەڵایەتی خۆیان بڵێ مادەم ناتوانم یەکسانی جێبەجێ بکەم ئەبێ زوڵم بکەم نە مادەم تۆ مسلمانی تۆ پابندی بە بنەماکانی ئیسلامەوە ئیسلام هەمووی بۆ دیاری کردووی بە تایبەتی لە ڕقم لە ئیسلامە و لە عەرەبیە هیچ تەفسیرێکی تر هەڵ ناگرێت کەوتی سودوس کەوتی ڕوبع کەوتی عوشر کەوتی نصف هیچ تەفسیرێکی تر هەڵ ناگرێت ژمارە و خی گەورە زۆر شت هەیە یەکلایی نەکردوتەوە هین نەکردووە بەڵام لە میرات بەشکردن لە تەرازووە لە پارە هەموو یەکلایی کردوتەوە هەمووی ڕقەمە کەوتی سود شەشیەکە چواریەکە فلانە فیسارە هیچ تەفسیرێکی تر هەڵ ناگرێت خی گەورە بۆ یەکلایی کردوتەوە بۆ ئەوی زوڵم نەکرێت هەمووی بە ژمارە یەکلایی کردوتەوە ئەگەر وازی لێ بهێنای بۆ ئیجتیهاداتی خۆمان و بۆ تەفسیری خۆمان کۆمەڵە جیاوازی زۆری تێیەکە و وتمان چەمکی یەکسانی جێبەجێ ناکرێت ئێستا تۆ لەم کەناڵا ئیشەکەی موچەکانتان جیاوازە لەگەڵ هاوڕێکانتە ناکرێت هەمووتان یەک موچەوەرگە مدیرەکە و ئەوەی کە زۆر ماندوو بێ ئیشی زۆرە و پۆستی زیاترە و شاهدی زیاترە لە هەموو فەرمانگەکانی شاوایە لەم ناو دەوروبەرەکەشمان هەمی وایە دکتۆر خی گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم فەرمانەکەن بە ڕاپەڕاندنی دادپەروەری و بە دادگەربوون لە ژیانی ڕۆژانەی خۆمان و ژیانی کۆمەڵایەتی سیاسیمانە ئەم فەرمانە چۆن جێبەجێکرێت من چۆن نتوانم لە خۆمەوە ببمە کەسێکی دادپەروەر ئەو قسەی کە پێشتر کردمان دافعی دینی و دافعی ئیمانی زۆر بەهێزە ئێستا خەڵکانێکی زۆرمان هەیە زۆڵم ناکە لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی سیاسی هەد لە ئاستی کۆی گشتی خەڵکیان زۆڵم ناکە ئەمە دافعی ئیمانی بەهێزە و دافع دینیەکە زۆڵم ناکە دافعێکی دینیش و قسەمان کە کرد هەتا فوقها ئیجماع لەسەر ئەوە هەیە بۆیە جیهاد دانراوە بۆی ئەوە دانراوە بۆی ئەحکامەکانی ئیسلام جێبەجێ بکرێت تۆ ئەگەر دەسەڵات و سوڵتە و قەزا نەبێت جێبەجێ ناکرێت ڕەنگە براکە خانۆکە لێ داگیرکە و دینداریش و ئەمانەیان تۆ داگیریکیان ئەو هینیکە زوڵم لە یەکتری بکەیت لەوانەیە من زوڵم لە خوێندکارەکان وکەم ئەگەر ڕقابەیەک و چاودێرێک نەبێ بەسەر و کاکە محاسبەم نەکە ئەبێ لە سەرومنەوە دەسەڵاتی هەبێ ئەوەی کە ئیسلام دایناوە دافع دینی ئیمانەکە ئەمە زۆر زۆر بەهێزە ئێستا کۆمەڵگە ئیسلامیەکان هەموو تاکێکی مسلمان کە زوڵم ناکە کە قسەی غەڵەت ناکە شایەتی درۆ نادا پارەی خەڵک ناخوا ماڵی تەنانەت پارەی خەڵکە دۆزێتەوە بۆیە باتەوە چێ دۆزێتەوە بۆیە باتەوە یە بۆ کەناڵەکان و ئیعلانی بۆ کەف ئەو نەم دۆزیوەتەوە تا ئیگەینەوە بەدەستی خاوەنەکەی ئەم هەموو دافع ئیمانی و دینی و سەرچاوی ئەو دادپەروەریە کامەیە کە مرۆڤێک دافعی ئیمانی و ئیسلامیشی نییە و دادپەروەریشە و لە وڵاتانی ئەوروپی شاژی لەوە چێ باوەڕشی بەخوا و بە پێغەمبەر نەبێ لە ئوسولی فقهی ئیسلامیە بیرۆهینێکمان هەیە ئەڵێ مەصدەری عەدل لەکوێیە سەرچاوەی عەدل کوێیە سەرچاوەی عەدل ئیجتیهادی موجتەهیدە اجتهادی مجتهیدە زۆر جای ساگانە ڕەنگە لە من و تۆ پرسن سەرچاوەکانی عەدالەت کوێیە ڕەنگڵی قورئان و سونەتە ئەمە تەشریعەکە و دانراوە بەڵام کێ ئەمە جێبەجێیەکە مجتهید جێبەجێیەکە بە تایبەتی لە وڵاتە نامسڵمانەکانە مشەڕیعە قانونیەکانیان پێوترێ مجتهید ئەم هاتووە قانونێکی داڕێژاوە عەدالەتی جێبەجێ کردووە بە دینەکەی خۆی بە قوانینەکەی خۆی ئەمەش ئێمە ئەگەر قانونەکان هەیە بۆ قەزامانداناوە بۆ ئەم هەموو محامێمانداناوە و محکەمە و دادگامانداناوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئیجتیهادی مجتهید ئەو بڕیار ئەدا کە چۆن عەدالەت جێبەجێیەکە من و خەسمەکەمە چینە بەردەمی قازی ئەو قەزاوەتەکە بە ئیجتیهادی خۆی خۆم ئاەتێکی قورئان دانابەزێ بڵێ کاکە ئەمە لەسەر حەقە و لەسەر ناحەقە ئەمە ئەگەڕێتەوە تۆ من قسەی خۆمەکەم و قسەی خۆیەکە ئەدی لەو حجی خۆمانەخینە ڕوو ئینجا قازی قەزاوەتەکە و بڕیار ئەدا ئەگەڕێتەوە بۆ ئیجتیهادی ئەو سەرچاوەی عەدالەت بە مەفهوم ئیسلامیەکەشیە ئەگەڕێتەوە بۆ ئیجتیهادی مجتهید و بە معنای سیاسی و دەوڵەتداریەکەشی هەر ئەگەڕێتەوە بۆ ئەوانەی کە ئیجتیهاد دەکەن و تەشریع قوانینەکەن
عدالەتەکە لەوێ ڕەنگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ بێتەوە ئایا شەقامی بینی پێنجوێن سلێمانی دروست بکەین یان بینە سلێمانی کەلار دروست بکەین لەوێ ئیشتیها دەکەن کامیان زۆر زەرورترە پێنجوێنەکە گرەوەکە باتەوە ئەمان ناکرێ ئایا ئەمە عدالت نییە لەگەڵ ناوچەیەکی گرنگی وکو ناوچەی گەرمیانە نەعدالەتی و زوڵم نییە ئەمە جێبەجێکردنی عدالت دەگەڕێتەوە بۆ ئیشتیهادی مشتەیدەکان و مشەڕیع و قوانینەکان لە هەموو دەوڵەت و دەسەڵات لە ناوبەری دادپەروەری چیە ئایا هەر شتێک ستەم بوو وەکوڵێ شتی شیامان لە شوێنی خۆیان دانە نابوو بەستەم ئەمە پێچوانە لە ناوبەری دادپەروەریە لە هەر شوێنێکا زوڵم کرا لە هەر شوێنێک عدالت بەرقەرار نەکرا لەو شوێنە ئەو دەسەڵات و دەوڵەت و میلەتە تووشی دەردەسەری کوێرەوەری لە ناوچوونە بن و کە عدالەتی هەڵگیرە ئەمە بڕیارێکی وعدێکی خوایی و بەشەکە لە سنەنی خوایی لەکەونە تەنانەت ئێستاکانە حەزارەی ڕۆژ ئاوە بۆچی بەرقەرارە ڕۆژ بە ڕۆژ گەشاکات و بەرهەم و داهێنانی گەورتر پێشکەش بە مرۆڤایەتیەکە لەوێ عدالەت هەیە لێ عدالەت جێبەجێکرێ زوڵم ناکرێ ستەم ناکرێ هەموو کەسێ حەقی خۆی وەرئەگرێ مسلمان و نامسلمان و مەسیحی و بێدین و دیندار هەمووی حەقی خۆی وەرەگرێ و قوانین و تەشریعێکیان بۆ خۆیان داناوە نهێنی گەشەکردنی حەزارەتی غەربی ئەوەیە بەد ئەم وڵاتە دواکەوتوانی خۆشمان بەداخەوە وڵاتە ئیسلامیەکان بۆچی ئەم تووشی دەردەسەری کوێرەوەری شەڕ و قەیرانی دارایی فڵان و فیسارە بین ڕۆژانە نەعدالەتی جێبەجێەکرێ و خەڵکی نەعدالەت حاکمە و بڕیاری و قانونی نەعدالەتمان هەیە بۆیە وڵاتەکان ئیستیقراری سیاسی و قانونی و تەشریعی بە خۆیان ناگرێ و هیچ داهێنان و بەرهەمێکمان نییە کە شایانی بازمی وڵاتە دواکەوتوان ئەم وڵاتە بەداخەوەکە پێشیانەڵەن وڵاتە ئیسلامیەکان هەمووی ئەم هەموو شەڕ و کوشتن و بەریەکەوتن و خۆپیشاندان و مزاهراتە و ئەکرێ کە نەئارامی هەڵگیراوە نەئارامێکی زۆر بەرقەرارە لەم وڵاتانە هەمی بەرهەمی نەعدالەتی و جێبەجێ نەکردنی عدالەتە ئێستاکانە خۆ خەڵکێکی خۆمان بە عام هەرێمی کوردستان توانین بڵێن وەزعی باشە بەڵام خەڵک زۆر نامرتاحە هەمووی هەر سکاڵایەتی چکم نەعدالەتی جێبەجێکرێ ئەمما مۆسایەکە لە مەکتەبەکەی خۆیان ڕەنگە مانگانە ملیۆنێ وەرەگرێ هاوڕەکەی بۆ بە ئەندام پەرلەمان 8 ملیۆن وەرەگرێ ئەوەیە ئەم هەموو ڕق و کین و نائارامی و بێتاقەتی کە لە ناو کۆی گشتی خەڵکی خۆمان نادروست بووە یان خەڵکانێک هیچی نەبووە سە کۆمپانیای نەوتی هەیە ئەم هەر لە ماڵی خۆیەتی و هەر کەمە مەعاشەکەی ئەویش ئەگەر ڕێکوپێک بیدرێتێ ئەم هەموو نائارامی دەرونی ئەو نەعدالەتیەیە ئەیناخۆ ڕەنگەشتی باشمان هەبێ زۆر باشە دکتۆر ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ فەرمێ ئەگەر مەغۆڵتان بینی قورئان بەسەر سەریەوە بووە هات بەرەو ڕووتان بیکوژن چونکە دادپەروەر نییە و ستەمەکە لە ماوەی ڕابردوودا بە ناوی ئاینەوە میلەتی کورد ئەچەوسێنرایەوە بە ناوی داعشەوە ئەوە سەدام بە ناوی ئەنفال و قادسیە و نازانم ساروخەکانی ناوەنا قەعقاع و زۆر شتی تر فەرماندەکانی تری یان بوونە تازەترینیان داعش بە ناوی لەژێر ئاڵای ئیسلام و بە تێگەشتنی خۆی بۆ ئیسلام کوردی ئەچەوسانەوە ستەمیە کرد چۆن ئێمە لە ستەمی سیاسی بەرامبەر بە میلەتەکان کە بە ناوی ئاینەوە ئەکرێ خۆمان بپارێزین و یان بۆونە ڕوونکردنەوە بدەین بە خەڵکی کامە دوورە لە دادپەروەری و عەدالەتی ئیسلامەوە زۆر ئاماژە بە ئیبن تەیمیەکرێەوە زڵمێکی زۆر لە ئیبن تەیمیەکرێ ڕەحمەتی خوای لێبەیەکێکە لە مجتەهیدە هەرە گەورەکان و زۆر ئیتیهامی تونڕەویشە دێتە پاڵ ئیبن تەیمیە شەڕڕەوترین مجتەهید و فەقیهی ئیسلامیە و زۆرێک لە ئیمە ئەفەرمون یەکێک لەوانە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ جیهاد بۆ کوفرە بۆ ڕەدی عودوان نییە ئیبن تەیمیە لە ڕیساڵی قیتالە ئەڵێ نەخێر جیهاد بۆ کوفر نییە بۆ ڕەدی عودوانە جیهاد کە زۆرێک لە فوقەها و ئیبن تەیمیە یەکێکە لەوانەی کە ئەوە تەنانەت لەو هینەشە ئەوەی نەهەیە ئیبن تەیمیە گەشتێکی شواشی فەرمووی مەغۆل لە هەزاران کیلۆمەتریان بڕیوە هاتوون دیمەشق و بەغا و هەموو وڵاتە ئیسلامیەکانیان داگیر کردو ئەم هەموو قەتڵ و وێرانکاری و ماڵوێرانیان بەسەر وڵاتە ئیسلامیەکان و بەسەر عاسیمەی خلافەی ئیسلامیە هێناوە ئەگەر واشی فەرموون بێ ئەگەر مەغۆڵی بینی ئەی مەغۆل هاتووە بووک هاتووە هەزاران کیلۆمەتری بڕیوە هاتووە وڵاتی منی داگیر کردووە ئەمە زاڵمە بەرگری لە قسەکەی خۆم کەم لەوەی کە ئیبن تەیمیە ئەم تێگەشتنە جوانەی هەبووە بەڵێ مەبەستمە ئێمە داعش کە هاتووە ئێمە موسڵمان بووین ئەویش لەوەچە بە ناوی قورئانەوە هاتووە بەڵێ بە هەم قسەی لەسەر ئیبن تەیمیەتەوە بکەین لەوانەیە ئەتوانم بڵێم ئەگەر هۆبز ڕەمزی یەکێکە لەم فەیلسوفە ڕۆژئاواییەکان کە تەفسیرێکی تازە و نوێ و شتێکی ئیبداعێک و داهێنانێکی گەورەی کردووە بۆ چەمکی عەدالەت لە تاریخی ئیسلامیشە ئەتوانم بڵێم ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت جوانترین تەفسیر و تەئویلی کردووە بۆ چەمکی عەدالەت بە مەفهوم ئیسلامیەکەی بە مەفهوم قورئانیەکەی و
ولا بيش ابن تيمية رنگ بروانا كم كسف أو مقولة هبيك أفرمي دولتي مؤمن ظالم خوي جور إدامي نادا بلام دولتي مشرك عادل خوي جور إدامي دا لتفسير آياتي سوحة في سورة هودا وأما باشين تفسير ابن تيمية بياويك زور جورية باش يدوهم برسيارك زور لو ظلم مستمعنا أكريب بناوي اتجاه جروبات روا إسلامية كان أمج الراس داعش ناتواني بناوي دين وكردوتي زور جروب واتجاه تجمعني بناوي دين وكردوتي يسرنا لمولاتاني دورو بريشمان ولا عراقي أو صدامي أو لولات عربية كان ولاتي أمولاتنا ظلمك زور أكريب بناوي دين وبناوي إسلامي شوا بوي خلق الرقي الإسلامي صدام أجر خاص خانيك وجامعيك دروس كده هنا جامعة الصدام مستشفى الصدام بلام هاكي باراني كلية كنا أنفال بوي خلق الرقي للقرآن ولا سورة أنفال يشبه يستج خلقك زور توظيفي أكا باش الصدام حملات أنفالنا أنفال بو حموتان كلمة أنفال ألن أنفال بلام صدام بيجمعه مخرب بلام كذا كلمة عليه ألن وين وتوا أجر راس كاكا أما هنا نابت قسكاني صدام سياستك صدام ونهجك صدام دوباره بكيتوا لكن ما دام كلمة كانت تقول ورا كلمة بقول وأنفال تنان صدام عربي شي نزاني أنفال بو اشتي مادي أو تري كأجيري كلوبلو تشوك أو أنا أو تري أنفال ببشر أو تري أسير باللغة القرآنية وباللغة العربية في تري أسير فينا أو تري أنفال بشتي مادي أو تري أنفال بداخ زورك لم تجاهناش داعش وأمثال وأشباه كان داعش دين زور ناشرين كدو كابرات سلام الري ولا تلفزيون الرسمي مش يقدر ايدا بهم عالم لانترنت بلاوي كدو بناوي ايات القران وسلي بري ويكوش بو يخلق رقي القران ولا ايات بامش جهليك بلايك بدرجاي تاريخ خوارج هبو مرجئه هبو ديان فرقه تريش هبو ميكي كشنو فرقانا كتاثيرك اوني فرقه كان اسلامي ناشرين كدو ديني ناشرين كدو بداخوا خلقنا مسلمان كون ديني ناشرين كدو او ند صلاه دار كان بناوي الدين والدين ناشرين كدو خلق كدو بدجمني دين خلقنا مسلمان خلق مسيحي وجولك وفلان في سارك او نديني ناشرين كردو ام تاريخ بداخه لقل تاريخ اسلام هاتوا ومش صراعك بشريه يك قال السنه كونك تتاكو روج قيامه دجايتي اسلام دجايتي بنما كان دكتور جان كوتا قصت وكوتا بيامد لباري داد پروری لوق بنمایکی سرکی لقرآن پیروز کتوری برنامه کم بود چیه عدالة وداد پروری بمفهوم إسلامي وقرآني كي بمفهوم النبوي كي لهرشونك عدالة جيبجي كرا وعدالة برقرار كرا وأود صلاة دولة إدامة أبي وبردوام أبي وجورتين أوداني وخدمة جزاري بيشكل بملة ولاتي خويكاتو وبالرسولي لم يجوا تومار أكريتو ولا يخوي جورج بسر برزي أجر مسلمان به أجر مسلمان به تاريخي كي جوان بخو جيالوكم مانديلا وكو غاندي ودياني كسايتي تركب منو توشانازين بيكونوا مسلمان جنين أجر عدالتش بو بيجمان به كخواي جورا توشي هالديري أكاوكو صدام وحسني مبارك وقذافي ودياني تريش وبرو الرشي لا بريك الرجل ميجواتو ماركاتو بس سربرزي والرشي شكرتو بلا خواي جورا هركس حزي لبوستو بردوامي دصلاتو دولتكيتي بعدالة به بو اوي بردوام به اگر عدالت اگر بردوام نبو خوای گورا لناوي اباتو تمني زور دريش زور باشا زور سپاس برز دکتور آرس حمد صالح ما مستعزم کو کمیانی امروی برنامه کم بی دکتور گان زور سپاس تکم بین رانی برز خوشویست دادگری وک نمایکی سرکی قرآنی پیروزم کرده تولی امروی برنامه بفر امید کم سودتان لقصو ئامۆژگاری لە ڕێنمایەکانی بەرنامەکەم وەرگرت بێت تا بە گەشتنەوەیەکی تر و لە بەرنامەیەکی تری بەفەڕ بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ